ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی ئاوارەکان لە جیهاندا زیاتر دەبێت. ئەگەر بێت وڵاتێکی سەربەخۆ بۆ ئاوارەکانی جیهان دروست بکرێت، ئەوە لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە دەبێتە 24مین وڵاتی گەورەی جیهان. نەتەوە یەکگرتوەکان دەڵێت ژمارەی ئاوارەکان لە جیهاندا گەیشتۆتە 59 ملیۆن و 500 هەزار کەس. دامەزراوەی نێودەوڵەتی ئاشتی و ئابووریش دەڵێت لە دوای جەنگی جیهانی دووەمەوە جیهان ئەو ژمارە زۆرە ئاوارەی بەخۆیەوە نەبینیوە. بەپێی راپۆرتێکی نەتەوە یەکگرتوەکان لە کۆی هەموو ئاوارەکانی جیهاندا 38 ملیۆن و 200 هەزار کەسیان ئاوارەی ناوخۆیین و لە ناو وڵاتەکانی خۆیاندا ئاوارە بوون. بەپێی راپۆرتێک تەنها لە ساڵی ڕابردوودا 8 ملیۆن و 300 هەزار کەس بەهۆی جەنگ و توندوتیژیەوە ئاوارە بوون و ئەمەش بەرزترین ڕێژەی زیادبوونی ژمارەی ئاوارەیە لە جیهاندا لە ماوەی ساڵێکدا. جەنگ و ئاڵۆزیەکانی عێراق و سووریا زۆرترین ڕێژەی ئاوارەی لێکەوتۆتەوە. 15 ملیۆن کەس بەهۆی ئەو جەنگانەوە ئاوارە بوون و زۆر بەشیان ئاوارەی ناوخۆین. منداڵان زیاتر لە نیوەی ئاوارەکانی جیهان پێک دێنن و بە بەراورد بە ساڵی 2009 ژمارەی منداڵە ئاوارەکان لە 41 بەرز بۆتەوە. زۆرترین ژمارەی ئاوارەکان ڕوویان لە تورکیا کردووە. ژمارەی ئاوارە سووریەکان لە تورکیا ملیۆنێک و 700 هەزار کەسی تێپەڕاندووە. دوای تورکیا زۆرترین ژمارەی ئاوارە ڕوویان لە هەر یەک لە وڵاتانی پاکستان و لوبنان کردووە. نەتەوە یەکگرتوەکان لە راپۆرتەکەیدا ئاماژەی بە 15 جەنگ لە سەرتاسەری جیهاندا کردووە کە لە 4 ساڵی ڕابردوودا ئەو جەنگانە بوونەتە هۆی زیادبوونی ژمارەی ئاوارەکان. هۆشداریشی داوە پێ دەچێت دۆخی ئاوارەکان لەوەی کە هەیە خراپتر بێت. بەو پێی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە توانایدانیە کۆتایی بە جەنگەکان بێنێت و هاوکاتیش نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە خەیرانی داراییدان و ناتوانن بە دۆخی ئاوارەکان ڕابگەن. لەلایەکی دیکەوە دامەزراوەی نێودەوڵەتی ئاشتی و ئابووری راپۆرتێکی بڵاو کردوتەوە و تێیدا ئاماژەی بەوە داوە لە ساڵی 2014دا لە 78 وڵاتی جیهان ئاستی سەقامگیری و ئاشتی بەرەو خراپی ڕۆیشتووە. ڕاشی گەیاندووە لە ساڵی 2014دا نزیکەی 200 هەزار کەس بەهۆی جەنگەوە لە جیهاندا کوژراون کە زۆربەی قوربانیانی جەنگەکان لە خۆرهەڵاتی ناوەڕاست بوو و لەو ژمارەیەش 70 هەزار کەس لە سووریا کوژراون. هەر بەپێی راپۆرتەکە لە ساڵی 2014دا 20 هەزار کەس بەهۆی هێرشە ڕاستەوخۆکانی گروپە توندڕەوەکانەوە کوژراون کە لە 82 لە وڵاتی سووریا و عێراق و ئەفغانستان و پاکستان و نایجیریا بوون. بەپێی راپۆرتەکە سووریا ناسەقامگیرترین وڵاتی جیهانە و عێراقیش لە ڕیزبەندی 6 وڵاتی یەکەمی جیهاندایە لە ڕووی ناسەقامگیریەوە.